دووڕوویی میدیای ڕۆژئاوا و جیهانێکی فریودەرانە. ئەوەی بەدڵی میدیای ڕۆژئاوا قسە نەکات دەیخاتە دەرەوەی خۆی. کاتێک لە ساڵی 1970 یەکێتی سۆڤێت پەلاماری ئەفغانستانیدا و ئەو وڵاتەی داگیر کرد، ڕۆژئاواییەکان هەر بە یارمەتیدانی کابول لە ڕێگای ناردنی چەک و تەقەمەنی و کردنەوەی کەمپی ڕاهێنان و زانیاری دەستباری ئەفغانیان نەدا تاوەکو شکست بە یەکێتی سۆڤێت بهێنێت و بیکاتە دەرەوەی سنوورەکانی. ڕۆژئاوا مەکینەی میدیای خۆی خستە کار و بە جۆرێک هەر ڕۆژە و ناو و نازناوێکیان با باڵای شەڕکەران و چەکدارانی ئەفغانستان دەدووری. یەکێک لەو نازناوانە موجاهیدین بوو. بە جۆرێکم نازناوە بوو بە وێردی سەرزەمان و مانشێتی میدیاکانی ڕۆژئاوا. ڕۆژێک تێپەڕ نەدەبوو باسی داستانێکی موجاهیدین دژی یەکێتی سۆڤێت نەکرێت. بە جۆرێک ڕووماڵەکانیان بە ناڕاستەوخۆ هاندانی گەنجانی ئیسلامی بوو تاوەکو پەیوەندی بە براکانیان لە ئەفغانستانەوە بکەن و دژی یەکێتی سۆڤێت شەڕ بکەن. بەڵام دوای چەندین ساڵ لاکردنە دەرەوەی یەکێتی سۆڤێت هەموو شتەکان پێچەوانە بوونەوە. ئەو کاتەی 11 سێپتەمبەر ڕوویدا، ئیدی وردە ڕۆژئاواییەکان لە زمانە شیرینە میدیاییەکان پاشەکشیان کرد و تەواوی میدیای وڵاتەکان پشتیان لە ئەڵقاعیدە و تالیبان و جیهانی ئیسلامی کرد. بە جۆرێک ئەمجارە وێنەی ئەفغانستان و تالیبان و جیهانی ئیسلامیان وەک ئەهریمەن پیشانی دنیا دەدا. ئیدی دەستەواژەی موجاهیدین ئیکسپایر بوو، تیرۆر و تۆقاندن بوونە دەستەواژەی باوی ترندی میدیاکانیان. کاتێکی شەڕی غەزە و ئیسرائیل ڕوویدا، هێرشەکانی حەماسیان بە هێرشی تیرۆریستی ناوزەد دەکرد و ئەوانەی ئیسرائیلیشیان بە بەرگریکردن لە خۆی وێنا دەکرد. سانسۆر لە هەموو شوێنێکەوە خرایە سەر ئەوانەی بە وشەیەکیش پشتگیری فەڵەستین و چەکدارەکانی حەماسیان دەکرد. مەهدی حەسەن میدیاکاری بەنێوبانگی جیهانی کە پێشکەشکاری بەرنامەیەک بوو لە کەناڵی MSNBC ئەمریکی، دوای ئەوەی دژایەتی ئیسرائیلی کرد لە هێرشەکانی بۆ سەرکەرتی غەزە و بە تایبەت هێرشەکەی سەر ڕەفەح، بەرنامەکەیان ڕاگرت و ئەویش لە بەرامبەردا دەستی لە کار کێشایەوە. مەهدی ساڵانێکە ڕوخسارێکی دیاری میدیای ڕۆژئاواییەکانە و سەدان بەرنامەی لەگەڵ گەورە بەرپرس و سیاسەتمەدارانی وڵاتانی زلهێز هەیە. ئەو بەردەوام ڕخنەی لەو سیستەمە فریودەرە دەگرت کا ڕۆژئاوا دژ بە گەلانی دیکە و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیادەی دەکات. ئێستا ئازادی ڕادەربڕین و کاری میدیای ئازاد و سەربەخۆ لە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاواش پەڵەیەکی گەورەیە و هەر مەهدی نەگرتۆتەوە، بەڵکو دەیان و سەدان ڕۆژنامەنووس و میدیاکار لەسەر ڕەخنەکانیان لەو سیستەمە فریودەرە لە کارەکانیان دوور خراونەتەوە یان ناچار بە دەست لە کارکێشانەوە کراون.